پێغەمبەری نازدارە قسمەتی کتێبەکەی جەنابی مامۆستای مدەڕیس و باقی سیرەکانی تر الوردة الأنبرية في سيرة حضر الخيبرية قشنا غزاي أحزاب يعني غزاي خندق وثمان دون هي في ودي أحزاب لبلا ويكا تجمعي هرشي روحي كافرانا ليهودي قاولوا وهروها قريش غطفان وما نكوبونو الأماري في أغمر أصلاي في أغمر في ودي خندق لبلا ويكا أو خندقي سلماني فارسي هلكا وفي غنبر في رازيبو وفي اشتر لجزيرة عربة لشركانا لاني خندق النبوة يعني هو شهر زينب خندق طبعا أما روما كان زيادة فارس كان بكارنا سلماني فارسي بو وكل حياتي أما شيء فكرة وصوف الجزء الثماني وفي سلمان وصلوا 50 صال وصال السيفشتي وتشيا وفاتي فرمو سلمان باكي بقاء سنة غراوة من قريب بارك لوير أو ككاتب أحزاب كوبنا فلا ماري مدينة بن في غمري قاعدة واب لهم الشر ولهم كابساتك خير وشر كان مشاورة في حسني سلمان فليقول بعد با خندق وكذا خندقنا أنا زاني شيء في غمري قاعد فرمي ديزور بعد خندق خندق يعني هل كان بدرجاي تقريبا 5 كيلومتر ونيو 44 متر وكولا سيرة أماجي بكراوة بدريشي 5 كيلومتر ونيو وهروها بقاني 4 متر وشخص وكمان سنتين وقولا يكي 3 متر تقريبا شان سنتين يقول أو أنداء لمدي إمامي نووي أفرمون لمدي دروجة والله منتك لسيد موسى أفرمون لمدي معي قطعين إمامي نووي أفرمون ببركتي في غمر إخوان لمدي دروجة أو 5 كيلومتر ونيوان هلكا أو خندق جام غزاك رؤيا بالبجيرة لكن شو مرة بدو أما جماعة فيك براسي يجيك لو مشتانك بيم خوش أما كم سورة أحزاب وأريد القرآن حفتاو سي آيات سورة أحزاب حفتاو سي آيات باش لو واقعك كبسر في غمر أصحابي في غمر أهاد وفاشان بسرقتي في غمر أصحابي في غمر فاتوا صلى الله عليه وسلم وفي غمر فرمايش ديكي هي هل لباري فرقو تاق مكاني شقا وتشجو لك سمسمانا سبحان الله فرمايش ديكي في غمر صلى الله عليه وسلم كأما جب وأكا باسي حفتا وسيفيقك شكا في غمر فرمايش ديكي فرميت افترقت اليهود والنصارى على 72 فرقة وستفترق أمتي على 73 فرقة 72 في النار وواحدة في الجنة وهي الجماعة وفي رواية قيل ما هي يا رسول الله قال ما أنا عليه اليوم أصحابي كما حديثة صحيحة أصحاب سنن الروايات عن كردوة إمام الحاكم وغيرها في غمر إخوة فرميت يهودي كان أبناء يهودي وقاورة كان أبناء حفتاو دو فرقة أمتنا حفتاو سي فرقة حفتاو دو يانبو عاقرة يقدانيان أهلي بهشت وأهلي نجاة فرقين ناجيين كالرزقاري يبين وتعالى في غمر إخوة أو كيف فرقين ناجية في غمر إخوة فني الجماعة فرقين ناجية أو عن كوا جماعتي يعني لسر ريروي أصحاب في غمر إخوان يالا الرواية لك أفن أوانكين في غمر إخوان فمي أوانا كوال لسر الرباز من أصحاب كان من أمر كما أصحابي في غمر إخوان جماعتي أمة الإسلام أوي كوا لفي غمر إخوان وهاتو عقيدة لسنو جماعته كعلماء زانان يقدر من كوا رباز الراستقين في غمر أصحابي في غمر إخوان رباز مثلا أهل السنة وجماعته شوار مذهب إمامي أبو حنيفة وإمامي مالك وإمامي شافعي وإمامي أحمد أما لفروعيات دينا لمسألة عقيدة أصول شيخ أبو الحسن الأشعري شيخ أبو منصور ماتريدي قوم الله كدام زلنري عقيدة وبرباور الإسلام فروعيات الإسلام وبيغمبر إخوة أصحابي بيغمبر إخوة أو منهجيان هنا وتاقيوا بيما أما في قيه لنجاته وعلماء زانان فرميانا جاء حديث كمان بس معنى أوي باسي أحزابك باسي في الحوق روكانك آيات كانش
حفتاوسی آیاته باسی ئەو گرۆ و تاقمانە ئەکا کە پەلەماری پێغەمبەری خۆیان هەموویان بۆ ئاگر بوون ئەو گرۆ و تاقمانە ئیلا پێغەمبەر وەسحاب نەبێت ئەوەیش کەوا پێغەمبەری خوا فەرموویەتی لە فەرمایشەکە هەرچی گرۆی گاور و جوولەکە و ئەوەی کەوا لە ڕێبازی مەنهەجی ئەهلی سونە لای یاوە چوار مەذهب و ئەو دوو ئیمامە بەڕێزی ئەهلی عەقیدە ئەبو الحەسەن ماتوریدی و ئەبو حەسەنی مەسەلە ئەشعەری بەڕاستی بە لادراو ئەژمارەکرێ و لە ڕێبازی ئەهلی سونە جەماعەت ئەژمار ناکرێت اینجا ئاخیری ئاەتەکە خوا وەیەتوب الله عەلى المؤمنین والمؤمنات خوا تۆبە لە کێ وەرەگرێت لە نێر و بێ مسلمانان پیاوان و ژنانی مسلمانان کەواتە ئاەتەکەیش باسی نەجاتی پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەری خوا پێغەمبەری باسی نەجاتی ئومەتی ئاخر زەمانەکە کە لە ڕەسەر ڕێبازی خۆی و ئەسحابی خۆی و ئەوانەی کەوا درێژە پێدەری ڕێبازی ئەسحابی پێغەمبەری خوان صلی الله علیه وسلم ئەمە یەکێک لەوانە دوو هەر لەو غەزا لەو ڕووداوە جوولەکان ئەوەندە حاقی بوون بەرامبەر پێغەمبەری خوا هاتن بەلای غەطەفان هاتن بەلای قوڕەیش ئەیانوت ئێوەی بتپەرست زۆر باشترن لە محەممەد و هاوڵەکانی محەممەد لە کاتێکە جوولەکە یا گاور ئەهلی کتاب مەفروزە یعنی لەگەڵ پێغەمبەر و ئەسحابە کە موحیدن لەگەڵ ئەمانە بن نەک لەگەڵ بتپەرسەکانە بەڵام ئەوەندە حاقیق حقد و بغزیان کوفریان شیرکیان یاخیبوونیان توغیانیان وای دەکرد شاویان حەقی نەئەبینی بە بتپەرسەکانیان ئێوە لە محەممەد و هاوڵانی محەممەد باشترە نەڕسوول ويخوا باسيانك أفرمت ألم تر إلى الذين أوتوا نصيبا من الكتاب يؤمنون بالجبت والطاغوت ويقولون للذين كفروا هؤلاء أهدى من الذين آمنوا سبيلا أولئك الذين لعنهم الله ومن يلعن الله فلن تجد له نصيرا سورة النساء آيات 52 فاي تبارك وتعالى في رمضان فأفرمت هذا ما شاء لكان ناكي وأنت حاقد وأنت باغضا أو ندرك لا دلن برامر بتو هاولاني كوي بيغمري نازل صلى الله عليه وسلم بحساب أهل كتابا توراة وهاتوا توراة أخوينوا توراة على التوحيد وكابرسيك أبي ولا براي خوان زانا بلام أوان سيركي إيمان بطاغوت من هر كافركان دينا بشتي أوان أقرن وأضيان بكافركاني بتفرسكاني إيوه لمسلمانان وبيغمبر ومسلمانان باشرة بەڵام ئاگادار بە پێغەمبەر ئەوانە مەلعونن ئێمە نەفرەتمان لێ کردوون و ئەوەش کە خوای گەورە نەفرەتی لێ بکات هیچ کەسێک برای ناکەوێت جا جوولەکە ئەوەندە پیس و خەسیسە ئەو سیفەتە خەسیسە شتیا ماوە حەز ئەکەن هەموو دنیا سەرکەوێ و هەموو دنیا لە مسلمان باشە دەزانێت هەموو دنیا مەسەلە کەسێک بتپەرسێک بوزیەک سیخێک زەرەری لێ بکەوێت جوولەکە فریایەکەوێت بەڵام بۆ مسلمان بژێت مسلمان لە ناوە بە جا ئاگاداری ئەوە بین قورئان باسیێمەی کردووە یەکێتر لەو شتانەی کەوا ئەمڕۆ بەڕاستی خەڵکێکەکەی مەسەلەی عەلمانیەکان هەڵێ عەلمانیەکان دەستوری عەلمانی دەستوری دیموکراتیەت سیکۆلار لە دەستوری ئیسلام باشترە ئەزانیە ئینسانی پێ کافرە بێت ئاگاد لە خۆت نەبێت هەر کەسێک عەقیدە و بیر و باوەڕی وابێت بڵێ دەستوری عەلمانی و سیکۆلار و مەسەلە عولمە و ئەمانە لە دەستوری ئیسلام باشترە فقط كفر وحبط عمله لە کافر یعنی کافر ئەبێ و کردەوەکانی بەڕاستی بەتاڵە چونکە دەستوری قورئانە من عەلاقەم بەوە نییە ئەمە حیزبی ئیسلامیە ئەوە مەسەلەی بەناو ئیسلامە خەڵک سەلام لەخۆکێ ئەمانە ئیسلامە شێوێن پێغەمبەر ئاماژەی پێ کردووە ئەم ئیسلامە بێتە 73 فێرقەوە یەک دانەیەنی نەجات ئەوانە تری هەمووی درۆ درەسە بەناو ئیسلام واکەن ئیسلامێک ڕە بە سلۆم و پەیژەیەک پێیان سەربوتون بۆ مەسلەحەی دنیای خۆیان بەڵام ئەبێت تۆی مسلمان عەقیدەت ئاوا بێ ڕاسیخ بێت ولا ئەوڕای خۆت بزانی ئەڵێ لا ئیلاهە ئیللا محەممەد ڕەسوڵ الله واتا و معنای لا ئیلاهە ئیللا بزانی واتا و معنای محەممەد ڕەسوڵ الله بزانی ولا ئەوڕای وا بێ ئەم قورئانە لە هەموو دەستوریەوە گەورەتر بزانی ئەم قورئانە لە هەموو شتێک بە پیرۆزتر بزانی ئەم قورئانە بە ئیمام و پێشەوا و دەستوری دنیا و قیامەت خۆ بزانی ئەینا ئیماندار نابێت و هەروەها سلمانی فارسێک و پێغەمبەری خوا ڕاوێژی پێ ئەمەش ئەوە ئەگەیەنێت کە بەڕاستی پێغەمبەری نازدار بەڵێ پێغەمبەر بووە ئەفزەلی مەخلوقات بووە بەڵام لەگەڵ ئەوەیشا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دەستوری بەشەریەت لای نەداوە
پێغەمبەری خوا خۆی فەرز نەکردووە نەیفەرمووە ئەبێ هەر ڕای من بێ دەستوری من بێ وەکو ئەرزم کردن یەکەم کەسێک کە مسلمانانی فێری خەندەق سەلمان بوو سەلمانی لە فارسەکان خۆی بوو لەناو فارسەکانیشا یەکەم جار کە خەندەق لێدرا وەکو لە سیرە ئاماژە بێگرا منوشەهری کوڕی ئیرەج بوو کە پاشای فارسەکان لە سەردەمی حەزەری موسا یەکەم جار کە خەندەق لێدرا بۆ دیفاع و بەرگری ئەو منوشەهری کوڕی ئیرەج بوو کە پاشای فارسەکان لە سەردەمی حەزەری موسا سەلمانی فارس ئەم دەستورەکە نانەبڵەوە لەوان وەریگرت بۆیە پێغەمبەری خوا ئەوەی قبوڵ کرد سەلمان لە حیات و ژیانیا بەڕاستی ناتوانین لە کوتەوتاری وا باسی بکەین هێنا ژیانی زۆر منفەسلی ئینشاءڵڵا کاتێکا باسەکەین موزاتە کە چۆن هاتووە چۆن مسلمان بووە چی بەسەرا هاتووە چۆن بۆتە کۆیلە چۆن فرۆشراوە چۆن دوای پێغەمبەری خوا کڕیوێتیوە لە یەهودی و گاو و جوولەکان بەرحاڵ ئینجا یەکێتە لەو شتانەی کە وا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم غەزا پێغەمبەری خوا خۆی کارێک نەک وەکو مەسوول و بەرپرسەکانی ئەمڕۆ بەڕاستی کە ئەیانەیە کارێک بکەن خاکەناسێکگرێتە پاچێکگرێەوە دەسیوە ڕسمێکی سێڵفی لەگەڵاگرێ ئەڵەوە فڵانە کەس ئەها کارەکە ئیشدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەک ئەسحاب کاری کرد وەک ئەسحاب خۆڵی ڕەشووە ئەسحاب خۆڵی دەرێناوە وەک ئەسحاب پاچی وەشاندووە وەک ئەسحاب سکی لە برسانە ناڕەحەت بۆ بەندی پێوە بەستووە سێ دانە ڕۆژ نانیان نەخواردووە تەنها دەمیان تەر کردووە ئاو و بێخۆن یعنی خواردنێکی وایان نەبووە ئەمە گەورەی و عەزەمەتی پێغەمبەری خوا دەرەخات بۆیە خوای تەبارەک وتەعالە پێی ئەفەرمووە ئینەکە لەعەلا خولوق عەظیم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك كما پێغەمبەری خوا وا نەبوو دڵی پاک بووە یعنی وەکو ئینسانێکی سادە و ساکار خۆی پیشانی ئەسحابداوە بەڵام ئینسان ئەسحابەکانی پێغەمبەری خوا سەیرا نەکرد ئەسحابەکانی پێغەمبەر زۆر بە گەورە سەیرا کرد پێغەمبەری خوا بەڵێ لە ڕووی تەواضع وای خۆی پیشانداوە بەڵام تۆ نابێ وا سەیری پێغەمبەر کە پێغەمبەر خۆی وا پیشانداوە ئەوێ بە چاوی تەعزیم و گەورەوە سەیری پێغەمبەری خوا بکەین چونکە خوا گەورەی کرد خوا ڕێزی لێناوە خوا سوێنی بەتەمەنی خوارد اینجا لەگەڵ ئەوەشا پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ لەم میلاد و لەم غەزا زۆر دوعای بۆ ئەنسارەکانە کرد لە کاتی هەڵکردنی خەندەقا پێغەمبەری خوا فەرمووی اللهم إن العيش عيش الآخرة فاغفر للأنصار والمهاجرين بەڕاستی ژیانی قیامەتە خوایە لە کۆچەرەکان و لە یاریدەرەکان ئەنسار و مهاجرەکان خۆش بێت ئەنسارەکانی لە وەڵامی پێغەمبەری خوایان فەرموو نحن الذين بايعوا محمدا على الجهاد ما بقينا أبدا فەرموو ئێمەش بە پێغەمبەری خوا ئێمە ئەو کەسانین کەوا بەیعەتمان بە پێغەمبەری خوادا بە حەزەری محەممەد مستەفا کە هەتا خوێن لە بەدەنی ئێمە بێت جیهاد بکەین لە پێناو پێغەمبەر و دینی پێغەمبەرە هەتا سەرکەوتن بەدەستدێنین هەتا لە ژیانە ئەبین ئێمە خزمەتکاری پێغەمبەرین بە ماڵ و بە ڕۆح و بە نەفس و ئەولادمان ئەمە شیعارەکان بوو بۆیە پێغەمبەری خوا بەڕاستی ئەوەندە دڵخۆش بوو نەخۆی نە ئەسحابەکانی لە خۆشیێکی وا بوون برسێتی و ناڕەحەتیان لە یاد کردبوو ئەنجاوە هەروەها لەم غەزا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئەسحابەکانە ئەوە بوو ئەیویست پلان و سیاسەتێک بکەن کە هەرچۆن بێ تەفرەقەی بکەن ناو گرۆهی ئەحزابەوە کە تەجمعیان لەگەڵ پێغەمبەری خوا ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم غەطەفانی بان کرد غەطەفان تیرەیەک بوون لە کافرەکان بەڵام تیرەی تەماح حاوی بوو بانی کردن پێغەمبەری خوا ئەهدێکی لەگەڵا کردن بۆ ئەوەی کەوا دووریان خاتەوە لە قوڕەیش و لە یەهودی بەنو قوڕەیزە و خەیبەر و ئەوانەی کە پەلاماری پێغەمبەری خوا ئەسحابی پێغەمبەری خوانەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی چیتانەوێ ئەو ئاماژەمان پێ وتمان وتیان ئەگەر بێت و سەیەکی بەرەوبوومی ئەهلی مەدینەمان بنێ باخەکانە ئێمە ئیتر ئەڕۆینەوە شەڕ ناکەین بۆ یەک ساڵ پێغەمبەری خوا لەوا بوو کە مەسەلەی ئەم کاریان لەگەڵا ئیمزاکە و ئیتر تەواوی کە بەڵام ئەسحابەکانی پێغەمبەری خوا هەردوو ڕئیس قەبیلەکەی بان کرد حەزەی سەعدی کوڕی عوبادە و سەعدی کوڕی زەرارە پێغەمبەری خوا فەرمووی شتێکی وام کرد پێتان چۆنە وتیان قوربان ئەگەر ئەمە وەحی خوا بێ و فەرمانی خوا بێ سەمیعنا وەئەطەعنا ئەگەر هەر خۆت پێت خۆشە سەمیعنا وەئەطەعنا ئەگەر فەرمانی خوا بێ وەحی دەستاتمان نییە ئەوە ڕاستی نییە ئەگەر هەر خۆشت پێت خۆشە ئێمە لەگەڵ دڵخۆشیتەوە یا ڕەسوڵ الله ئەگەر لەبەر بەساڵەتی ئێمە و پاراستنی ئێمەیە السەیف بەینەنا شمشێر بەیمانە ئەوان بەڕاستی
ناتوانن دنکە خورمایەکی ئێمە بخۆن ئیلا مەگەر لێمان بکڕن یان مەگەر بەڕاستی بە میوانی بێن بیخۆن ئەینا تایسە نەیان راسەیری بەریبووی وڵاتی ئێمە بکەن ئەوان ئەو پیاوەنین یا رسول الله پێغەمبەری خوا فەرمووی وەڵا لەبەر جەنابتان لەبەر خاتی ئێوەیە فەرمووی ئیتر ئەمەیان چێ بێڵە بۆ ئێمە غەتەفانیان جواب کرد جا پێغەمبەری وا حیکمەتی ئەوەی بوو حکمەتی پێغەمبەری وا لە هێنانی غەتەفانە و ڕەیسەکانن بۆ ئەوەی کەوا وەرەی ئەسحاب بین کاتێک کە ڕەیس قەبیلەی غەتەفان موقفی ئەسحابی بینی فیداکاری ئەسحابی بینی وەرەی ئەسحابیان بینی ئەوەندەی ترە ترسیان لێنیش چونکە ئەوان لەبەر تەماح کارەکەن بەڵام پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەری خوا لەبەر قیامەتە و هیچ تەماحێکی لە بەرنامەیانە نییە بۆیە بەڕاستی وەرەیان ڕووخاوتیان ئێمە قەت چای ئەمانان پێ ناکەن ناتوان شەر لەگەڵ ئەمانە بکەین ئەوە بوو وایە لێهات بە تەفرەقەی پێغەمبەری خوا نوعایمی غەتەفانی وا لێکە غەتەفانی جا کردەوە قوڕەیی جا کردەوە تەفرەقەی دێخستن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنجا دواتر خوا غەزەبی ناردوان بە چادر و خێوە و شەڕ و شاتاڵی برد بە حەوا لێرە ئەو ئاەتی قورئان ئەبێت لە یاد بگرین خوا فەرمێت وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم طبعا ليلى فرمي حركة إخوة في غمر فأجر فرمان أمري كان دركر بو هيڅ مسلماني پیاوان مشنانية سرپش بالله لفرماني إخوة في غمر أمر إخوة فرماني إخوة بجي بجيكن من سمعنا وأطعنا نابي براسي يا خبنو لفرماني إخوة في غمر إخوة درجن بو أصحاب كاني في غمر إخوة فرمي أجر فرماني إخوة في غمر إخوة بهم مطيعين أنا فرماني إخوة في غمر إخوة نبي يا رسول الله إذا زمان با جيب الله وإيمان كواتا ئێمە هەموو کار و ساتێک ئەگەر مسلمانان جێبەجەکاری قورئان و سنەت بن شەریعەت بن بەڕاستی کافر وڵاتمان داگیر ناکەوە بێخوا ئێستا ئەوانەی کەوا ڕئیسی وڵاتی بنوتۆن ڕئیسی وڵاتی جیهانی ئیسلامین بە سعودەوە بە کۆیتەوە بە عێراقەوە بە هەموو دووەلی ئیسلامیەوە بەڕاستی چونکە پارە ئەدەن بە ئەمریکا بە ڕووسیا بۆی بیان ناگەزن ئەمەیش بەڕاستی پێغەمبەری خوا و ئەسحاب پێغەمبەری خوا ئەوەی وەر نەکرد لەگەڵیانە چونکە ئەسحابەکان ڕازی نەبوون و پێغەمبەر دەستخۆشی لە ئەسحابەکان کرد لەبەر خاتیەوەی کافر منفعەتی وڵاتەکەت نەخوا یعنی ئەمە ئەوەیە گەیەنێ مسلمان ئەوێ هیچ کاتێک قبوڵ نەکا کافر مەسڵحەتی کافر قازانجی وڵاتەکەی بخوا وەک ئەمڕۆ کە ئیسا حەجی قازانجی وڵاتی من و تۆیە ئەدرێ بە کافر ئەمەش موعجزەی پێغەمبەری خوایە کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحە کە حەدیثەکە لفقه سيري بوطيا أماجي بيكراوة وسيري صلى محمد صلى الله عليه هاتوا حد سكاي بين بحق رواياتي كدوا بيغمر يقع فرمي ستظهر معادن وسيحضرها شرار الخلق بيغمر يقع فرمي صلى الله عليه وسلم لموضوع هندي كان قاتل بو أشكراء بلولاتي قطانا أي مسلمانا أي إيمان دارا بلا خراب تريني خلقاني سربرشيكا وأيزنوا أيخونوا أيبا مسلمانانی لێ بێ باش ئەکەن پێغەمبەری خوا ئەفەرمێ ئەمڕۆ نەو دەدەست کێوەیە بەدەست کافرۆیە بەدەست کۆمپانیەکانی ئەوانە شیراری خەڵقەکانی ئێمەش لەگەڵانە دەستیان تێکەڵ کردووە نەوت و مەعادینی وڵاتیان فرۆشتۆ بەوان بە هەموو وڵاتانی ئیسلامی ئەمەش موعجزەی پێغەمبەری خوایە بۆیە لێرە وەڵێن هەزاران هەزار جار سەڵات و سلام لەسەر پێغەمبەری نازدار کە بەڕاستی هەرچی فەرمایی فەرموو ئەمڕۆ وەکو ڕۆژی ڕووناک ئاوا هاتوودەنی جا ئازیزان و خۆشەویستان لەم غەزای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سەرگرتنی مسلمانان تەوا بوو ئەمە کۆمەڵێک لە گوڵبژێرێک لە ئەو داستان ئەو غەزای پێغەمبەری خوا چەند شتێکی تری تەیە بەڵام ناتوانین لەبەر کاتەکە درێژی دەکەینەوە مەسەلە قەزاکردنەوەی نوێژ کە لە پێغەمبەری خوا لەم نوێژە لەم غەزا نوێژی ڕۆی قەزای کردەوە و هەروەها هەر لەم غەزا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆمەڵی موعجیزاتی گەورە ڕوویە حتى أخوة خوري والراقب إن شاء الله لك عبدالله جاء مجيب فيكين وعلى ملاك مع خوش بي عقيدتنا متجري ابن أوتا وما خوش بي يا ربي خوما وباكو دايك من ببخشي وفي غمر نازدار وأصحابي في غمر نازدار لسر محبته خوش بيسي خوتو في غمر نازدار وأصحابكاني في غمر صلى الله عليه وسلم ما نجينا وما من زندو ما كروا وعلى بركاتي في غمر نازدار وأصحابي في غمر نازدار وأولياء أمتي في غمر نازدار صلى الله عليه وسلم خوايا
ئیمانمان سەلامەت کە عاقبەتمان بەخێر گەڕە شیفای دڵ دەرونی هەموو لایەکمان بە شیفای نەخۆشەکانی ماڵ و خەستەخانەکانمان بە شیفای تەواوی نەخۆشی مسلمانان بە گیر و گرفتی هەموو لایەکمان چارەسەرکە یا ربی خوای گیان هەموو ناڕەحەتەکانمان بۆ چارەسەرکە یا ربی خوای دوژمن و نەیار و ناحەزاڵەکەی بەسەرمانە وڵاتی مسلمانان ڕزگارکە لە چنگی کافر و نەیار و ناحەزان مسلمانان یەخە یەکگیان و یەکدڵانکە یا ربی خوای گیان بێتە پارنەوە ئیسڵاحی حاڵی خۆمان و ماڵ و مناڵمان بکە بەتابەت ئەم جەمعە مبارەکە یا ربی خوای گیان ئەم جەمعە لێ پیرۆزکە ئاوای لە حەمد پێغەمبەری خوا خۆمان کەیتەوە پێغەمبەر بانگمان بکە دەرمان نەکا بە دەستی مبارەک و پێغەمبەر نازدارە بە هەدی سڵاوات حسابمان بکە ناوی تۆمار کردبین و خۆمان و باوکو و دایکمان بانگ بکە و بە دەستی مبارەک و ئاوی کەوسەرمان باتێ نەتوینەتوینێک بەدنیا و ڕزگارمان بێ ئامین ئامین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.